سڵاو ئایا ئەوەی پێمان گەیشتووە دینە یا کەلتوری عەرەبیە جیاوازی چییە لە نێوان ئاین و ئەو دابوونەریتەی کە عەرەب لەو کاتە هەیان بووە واتە لە سەردەمی دابەزینی ئیسلامە ئەی چۆن بتوانین جیاوازی بکەین لە نێوان دابوونەریتی عەرەبی و دەقەدینیەکاندا بینەرمان ئاینە ئاسمانیەکان کە لە بنەڕەتدا پشت بە وەحی دەبەستن و لە ڕێگەی پێغەمبەرانەوە دەگەێنن بە خەڵک خۆی لە پەیام و مەوعیزە و قسەی چاکدا بەیان دەکات کە هەمووی لە ڕێگەی زمانەوە دەکات و زمانیش بریتێ لە ئامرازی پەیوەندی نێوان مرۆڤەکان وەک ئاشکرایە زمان لەناو کۆمەلگا و دابوونەریت و پەیوەندی نێوان مرۆڤەکانی ئەو کۆمەلگایەدا گەشە دەکات و هەر بۆیە بەشێکی گەورەی کولتوری هەر میللەتێک لە ڕێگەی زمان و وشە و ڕستەکانەوە بڵاو دەبێتەوە کەواتە ئاین سەرچاوەکەی هەرچی بێت دوجار دەبێتە کاری مرۆڤ و ئیماندارەکان و بەهۆی تێگەیشتنی خۆیانەوە ئاینەکە تەفسیر و ڕاوە دەکەن و دەیگێنن بە کەسانی تر. ئیسلام پێش نزیکەی 1400 ساڵ لە ڕێگەی فتوحاتەوە گەیشتووە بە کورد و نەتەوەکانی تر و عەرەبەکانی سەرەتای ئیسلام لە ڕێگەی سوپاوە بەهۆی چەک و زمانی خۆیانەوە ئاینەکەیان بڵاو کردوتەوە. هەر بۆیە کولتوری عەرەبی و زمانی عەرەبی و دەق ئاینیەکان بە جۆرێک ئاوێتەی یەکتر بوونە کە ناتوانرێت بە ئاسانی لێکجا بکرێتەوە و هەمووی وەک کولتور و شتێکی پیرۆز گەێنراوە بە موسڵمانان. چەند سەدەیەک دوای وەفاتی پێغەمبەری ئیسلام چەندین کۆمەڵە و ڕێبازی ئاینی دێن و چەندین دەق دەکەن بە دەقی ئاسمانی و بێمشت و مڕ بە ناوی فەرموودەی پێغەمبەرەوە بڵاوی دەکەنەوە و لەوەش هەستیارتر چەندان فەرموودەی پێغەمبەر کێگلای نەبووتەوە قسەی ئەوەیان بەشێکە لە کولتور و دابوونەریتی عەرەبی یەکسان دەکرێت بە قسەی خوددا کە لێرەدا مەبەست قورئانە و نکۆڵیکردن لە وشەیەکی مرۆڤ دەکات بە دشەدین و لە دین دەرچوو تەنانەت خوێنیشی حەڵال دەکات. بەم جۆرە بەشێک لە کولتوری عەرەبی و دابوونەریتی سەردەمی بەداوە و کۆمەڵگای خێڕەکی بەبێ هەڵسەنگاندن و پێداچوونەوە بوون بە بەشێک لە پیرۆزیەکانی ئیسلام. لێرەوە دەپرسین چۆن دەتوانین ئاین بە مانای دەقی خوایی لە کولتوری عەرەبی جیا بکەینەوە. ئاشکرایە کولتور بە مانای هەموو ئەو شتانە دێن کە لە کۆمەلگا مرۆڤ دروستیان دەکات و بە درێژایی ژیانی خۆی بەرهەمیان دێنێت و دوجار دەبێت بە شێوازی ژیان و تێگەیشتن لە بەها و ئەخلاقەکانی ژیان. لێرەدا زمان و تێگەیشتن لە دەقەکان چۆن ڕاوە بکەین. ئایا زمانی عەرەبی کە زمانی قورئانە زمانێکی بێلایەنە یان خۆی بەشێکە لە کولتوری عەرەبی؟ هەموو زمانێک هەڵگری جۆرێک لەو کەلتورەیە کە ئەو نەتەوەی قسە بەو زمانەکەن پێ. ئێمە دینمان پێگەیشتووە لە ڕێی زمانەوە کە پێوترە ئەو زمانە زمانی عەرەبیە کە زمانی دەقەکانە دەقە پیرۆزەکان و هەموو عیلمەکانە. پێت وایە ئێمە لە ڕێی زمانەوە تەنیا دینمان پێگەیشتووە یا کەلتور و ترادیسیۆنی عەرەبیشمان پێگەیشتووە. اینجا چۆن جیایکەینەوە ئەم مەسەلەی؟ بابەتی زمان یەکێکە لەو بابەتانەی کە لە سەرەتای سەدەی 20 لەسەر دەستی سۆسێر و بنیادگەراکان و شتراوس و ئەمانە لە دراساتێکی مێژووی زمانەوانیەوە ئەگوازرێتەوە بۆ دراساتێکی ئێستایی زمانی. یەکێک لەو بابەتانە ئەوەیە کە زمان تەنیا بریتی نییە لە گەیاندنی مەسەجەکان بەڵکو لەگەڵ خۆیە جیهانێک دروستەکە. یعنی لە هەمان کاتە کە زمان گەیەنەری بابەتەکانی دەوروبەرە خۆیشی لە خۆیە جیهانێک دروستەکە کە بێگومان لەو جیهانە کە دروستیەکە کولتور و گواستنەوەی ماناکان کە لە زەمانێکە مانایەکیە بۆ زەمانێکی تر هەموو ئەمانە کاریگەری و ئەوەی خۆی هەر لە زەمانیان لە نەتەوەشیان بێگومان ئەمە کەڵێن ینی لە سیاقێکە لە سیاقێکە کاتێککە قسە لەسەر زمانەکەین زمان هەرەوە نییە وەک بڵێ مەسجێکی هۆکارێکی لێک گەیشتن بێ فقط بەڵکو لەگەڵ خۆیە ڕۆحی زەمانێک نەتەوەیەک ئەگوازێتەوە بۆ سەردەمێک. پێت وایە یانی جۆرێک لە ئایدۆلۆژیا دروستەکە زمان بە دەوری خۆیان وەلەو بۆ بەرگاوی بوون. کاتێک کە ئەڵێن زمان لەگەڵ خۆیە خصوصیات و تایبەتمەندێتی ئەگوازێتەوە خۆی بۆ خۆی ئەم قسەی زۆر فراوانترە خۆی بۆ خۆی زمان جیهانێک دروستەکە. ینی لە سەدەی 20 پۆزەفیستەکان حەڵقەی ڤێننا هەموو ئەمانە هاتنە سەرەوەی کۆی فەلسەفە کۆی ئاین هیچ نییە جگە لە قسە و باسێکی زمانەوانی بۆیە فەلسەفەی زمان دروست بوو فەلسەفەی زمان هاتەکایەوە. کەواتە ئێمە کاتێک کە دەقێکمان پێگات پێمانەوەن ئەمە دینێکە فەرزە لەسەر متابعی یا تەنفیزیکی با بڵین. ئێمە چۆن بزانین کامان ئەو دقەیە کە ئەڵێن ئەمە دەقی خوایە قسەی خوای پێویستە تەنفیزیکی چۆن جایکینەوە لەوەی کە ناومان کەلتور کە
زمان هەڵگری ئەو کەلتورێ ئەوە شتێکی واقعیە. دقی خوای تا ئەو لەحزەیە کە دێت بۆ ئەو کەسەی کە پەیامبەرە وحیە دواتر هەموو جۆرە مامەڵەکردنی لەگەڵیا لە سیاقی مێژوویە مامەڵێکی کولتوریانەیە لەگەڵیا مامەڵێکی کولتوریانەیە لەگەڵیا هەر لە لەحەزات و ساتەکانی یەکەمەوە ئەو کاتێک کە خلاف لە بینی مهاجرین و ئەنسارا دروستە بێ لەسەر جێگرەوەی پێغەمبەر ئەو کاتەی کە عومەر ئەڵێ ئەو کەسەی کە ئەبێتە جێگرەوە پێویستە قوڕیشی بێ ئیتر لێرە باسی وەحی نییە باسی تێگەیشتنە بۆ وەحی ئەوەی تعبیریژەکان لەم تێگەیشتنە بریتێ لە زمان ئەوەی کە تعبیریژەکان لەم تێگەیشتنە بریتێ لە زمان باشە بۆیە هەمیشە ئاستەکانی زمانی مەجازی زمانی فەرهەنگی زمان لە ئاستە جیاوازەکان هەموو ئەمانە جێگی دراسە بوون ببوورە تو ئێستا باسی لە زمانەکەی لە ناو بڵین کەینونەی ئەو نەتەوە خۆیان کە بڵین لێرە نەتەوەی عەرەبە بەس کاتێک ئەم زمانە ئەم دەقانە لە ڕێ ئەم زمانەوە هەیە بۆ نەتەوەی کە پێڵین نەتەوەی کورد یا ئەفغانە یا هەر زمان نەتەوەی تر لێرە پێتوانی گرفتەکە قوڵترە بێتەوە کێشەکە گەورەترە بێ جیاوازیەکە کەندەڵانەکان فراوانترە بن لەبەر تۆ بۆچی باز لە گواستنەوەی دقی ئاینەکەی لە زمانێکەوە بۆ منە زمانێکی تر کە کوردی ئەفغانی ئەفڵانەفس هەر لە ناو خودی ترادیسیۆنی ئیسلامی عەرەبی خۆیە مەسەلەن ئەو تێگەیشتنەی کە لە ئاین بە مۆدێلی عیرفانی هەیە بۆ خوا ئەو تێگەیشتن نییە کە لە ئاین هەیە لە فقه هەیە بۆ خوا ئەو تێگەیشتە نییە حتا لە خودی بمبورە حتا لە خودی عیرفان خۆیە ئەو دیدەی کە لە سەردەمی ئیبراهیمی کوڕی ئەدهەم و لە سەردەمی ڕابعای عەدەویە هەیە جیاوازە لەو دیدەی کە هەیە لە دواترا لە قۆناغێکی تر عیرفانە من مەبەستم لێ کشتە لێرە ئەمە کۆمەڵێک کشتمان پێگەشتووە بۆ نمونە ئەم دەقە کە هاتووە با جارە نەچمە ناو دەقی یەکەم کە قورئانە لە حەدیثە پێغەمبەرێک هەیە ئینسانە بەناو ئەم خەڵکەیە ئەگەڕێ لەگەڵ نانان نەخوا لەگەڵ ناچا ئەخوا هەمان ئەو فەرهەنگا گەورە بووە بە هەمان ئەو شێوازە گەورە بووە و ئەبێ ئەم پەیامەی کە بەدەستیۆیەتی بیگەێنە بەو خەڵکە هەر بەو زمانە بەو کەلتورە بەو فەرهەنگی ئەو پی ئەڵێ کێشە لێرانیە چ گرفتە کە ئەبێ منیش کێشە لەوانی ئەو پێغەمبەرە وەک ئینسانێک بە فەرهەنگی ناوچەی خۆیەوە مامەڵاکە باشە کێشە لەوێ دواتر ئەم فەرهەنگە بکرێتە دین یاخود نەتەوەیەکی تر ئەم فەرهەنگە وەکو دین وەرگێت ئەمە ئەو قسێ بکەم ئایا تۆ پێت وایە ئەمە بێتە هەرەوەیە بەڵام ماڵی حەدیث دینە لێرە قسە لەسەر حەدیث و قورئان نییە هێندەی قسە لەسەر مۆدێلی ئاینداری سەدەی 56 کۆچیە 456 کۆچیە کە بۆتە مۆدێلی باو لە دینداریە ئەمڕۆ ئەمڕۆ ئەوەی کە وەک دینی ئیسلام ناسێنراوە بە خەڵکی بریتی نییە لە هەموو ڕەهەندەکانی لە عەقیدە و لە هەمووانە بریتە لە فقه باشە ئەوەی کە یعنی سەرەتان چییە؟ سەرەتان بریتە لە گەشەکردنێکی زیادە ڕەویانەی خانەیەک بەسەر خانەکانی ترا لە ناو مەعریفەی ئیسلامیە فقه بریتە لەو گەرەشە سندنە سەرەتانیانەی لەو گەشە سندنە زیادە ڕەویانەی کە گەشەکردنەکەی لەسەر ئەساسی ئەوانی ترە هەر ئەمەیە غەزالی لە کۆتایی تەمەنیە دەرک بەمەکە وە کتێبی ئەحیا علوم الدینە نووسێ کە مەبەستی لە علوم لا لە علومی ئەخلاقە بەڵام خۆ لە ئیحیاشە زۆربەی زۆر هەر فقهە ئەوە لەویا لە ئەحیا علوم الدینە باسی فقه نییە لەویا باسی گەڕانە لەویا باسی بە سەنتەرکردنی ئەخلاقە نە بە فقهکردنی ئەخلاق غەزالی لە ئەخیری عمریا لە کتێبی ئەحیا علوم الدینە مەبەستی لە علومێکە کە مردووە کە بریتە لە علومی ئەخلاق بەسەنتەرکردنەوەی ئەوەی کە پێمان گەیشت دینە کەلتورەتە ئێستا ئەوەی جارە مە پێناسی کولتور بکەین هەر شتێک لە دەرەوەی کرۆمۆسۆمەکمان ئەو حیوانە مەنەویەی کە ئێمە لێ دروست بووین ڕەنگی قژمان ڕەنگی چاومان ڕەنگی پێستمانی تایە ئەوە سابتە لە ئیرادە ئێمانە هەر شتێک لە دەرەوەی ئێمە کەسبمان کردو پێمان گەیشتەوە کولتورە زمانە ئاینە بەڵام بەسەر منە فەرزە وەک موسڵمانێک کە بێتە متابعی شوێنی بکەوت بە پێی تێڕوانینی ئایی پێویستە مامەڵەیەکی کولتوریانە نەبێت لەگەڵ دینا مامەڵەیەکی واقعیانە بێ ئەوەی کە لای تۆ مقدسە لە چوارچێوەیەکی کولتوریا ئەوەی لای تۆ مقدسە لای من ئەفسانەیە
ئەفسانەی من مقدسی تۆیە مقدسی تۆ ئەفسانەی منە. تا ئێستا ئێمە مەسەرەن لە ناو کەلتوری ئیسلامیات تەنانەت ناوەکانیشمان هەر بە زمانی عەرەبی ئەنین چونکە نەک قورئان بە پیرۆزەزانین بەڵکو زمانی عەرەبیش بە پیرۆزەزانین. ئەوە کێشەی ئاین نییە، ئەوە کێشەیەکی معرفی کولتوری خەڵک خۆیەتی. ئەوە ناگەڕێتەوە بە خودی ئاینی خۆی، ئەوە تێگەیشتنی ئاینە یاخود فەرزکردنێکی سیاسیانەی ئاینە. دەپرسین چۆن و لە ڕێگەی چ مکانیزمێکەوە هەندێک لە دابوونەریتی عەرەبی کراوە بە ئاین کاتێ زانایان هەر کەسێکی تر دەقێک ڕاوە دەکات و تێگەیشتنی خۆی دەخاتە ڕوو ئایا بێلایەنە یان ئەویش کوڕی کۆمەلگا و دابوونەریتی خۆیەتی. بۆچی لە ئیسلامدا هەندێک شتی کولتوری وەکو هونەر و وێنە کێشان حرام کراوە؟ ئایا لەگەڵ گەشەکردنی کۆمەلگا و بەهام مرۆڤایەتەکان ڕاوە و تەفسیری زاناکانیش گۆڕانی بەسەردادێت؟ شتێکمان پێگەیشتووە بە ناوی دینەوە لە ماوەی 1400 ساڵە وەردەوردە تەشەکولی کردووە. ئەوەی کە بە ئێمە گەیشتووە کۆمەڵک دەقە کە بریتە لە قورئانی پیرۆز، کۆمەڵک دەقی تر پێوەترێ سونەت، کۆمەڵشتی تر با بڵێن لە ئەقوال و عولەمایە و ئەصحابێ و شتی هادات ئێمە ئەمە هەمویان ناو دین و یاوانە بە ئێمە. ئەتوانین بڵین ئەمە هەموو دینەیە تەنیا ئەو دەقانەی کە پێوترێ قورئان ئێمە ئەتوانین بە دەق حسابێکین لە دەرەوەکو کەلتور سیرکرێکە کەلتورێکە لە عەرەبەوە بە ئێمە گەیشتووە نەک دینێک بێت لەخواوە بە ئێمە گەیشتووە. ئمە کاتێک قسە لەسەر کەلتورەکەین کە لە عەرەبیە بە معنای توراثیەت وشەی توراثیش طبعاً فعل ئەساسەکەی وەرەثەیە. وەرەثەش یعنی مانەوەی شتەکان لە جیلێکەوە بۆ جیلێکی تر. ئەم مانەوەی شتە لەگەڵ ئەوەشا بەشەریە. ئەگەر بێت ئێمە ئەم کەلتورە پاشکانێکی بۆ دابنین یاخود وەسفێکی بۆ دانین ئەو کاتەیەکەن بە کەلتوری ئیسلامی توراثی ئیسلامی کەیکەن بە توراثی ئیسلامی توراثی ئیسلامی تایبەت ئەبێ بە ئیسلامەوە ئەو کاتە دەقە ئاینەکان لەگەڵا ئەگرێتەوە و هەروەها خوێندنەوەی عەقڵ بۆ ئەو دەقانە. بەس پێم بڵێ دەق چۆن وەکو ترادیسیۆن وەک توراث سەیرەکرێت دەقێکی خوای پیرۆزە. ئێمە ئەڵین چی؟ ئەڵین توراثی ئیسلامی کابەتە لە ئیسلامەوە وەرگیراوە بەڵام ئەمێنێتەوە قسە لەسەر ئەوە ئەکەین کە ئێمەڵین ئەمە دەقێکی ئاینیە کە لە قورئان و سنە خۆی ئەبینێتەوە ئایا جێ ئەوەیە عەقڵ وەکو عەقڵ و بەشەریەت سنەش هەر بە ئادار و پاداریەوە وەکو بە کوردی ئەڵێن ئەویش هەر دەقێکی پیرۆزە کە ناتوانین دەستکاریکەین ئەبەدەلئابدین خەڵک ئەبێت تەعاملی لەگەڵا بکە وەک دەق. طبعا زانستێک هەیە جەناب شتەیزانی و بینەرانش ئەیزان کە پێوترە زانستی علومی حەدیث. ئێمە پێی وتوین چ حەدیثێک صحیح بڵێن حەدیثی صحیح حەدیثی صحیح بەڵێ وما ئاتاکم الرەسوول فخذوه. ئەو نمونەی کە زۆر مناقەشەی لەسەر ئەکرێت زۆر جار مەسەرەن لە قورئان و لە حەدیثیشا باز لە کەنیزە هاتووە باشە بە هەموو ئەحکامەکانی ئایا ئەکرێ بڵێن إلى أبد الآبدین کەنیزەک ئەمێنێ یا بڵێن کەنیزەک توراسێکی عەرەبیە و هاتووە و ئەبێ شوێنی خۆیان ڕاوەستێ. نەجە لەو زەمەنە هەر عەرەب کەنیزەکی نەبووە. باشە عالەمیە تۆ بەزم شتێکی عالەمی بووە کە شتێکی عالەمی بووە کابەتە عەرەبیش لە زمنی ئەوە تەعاملی کردووە. من مەبەستم بۆ لە مەوضوع بەڵام ئایا ئەو دەقانی کە هاتوون قسە لەسەر کەنیزەکەکەن ئایا دەقە قورئانیەکان هەوڵی داوە چی لێ بکە؟ بیهێڵێ یاخود تەعاملی لەگەڵا کردوون هاتوونەی هێڵێ. با من نمونەی تر بێنمە واز لەمایان بێنین مثلا ما أسفل الكعبين في النار حديثة أو كسجلك لبركة الأخوار أجنو الأخوار قلبي ولا أجراك كواتا حرام بانتولك تقول أخوار قلبي تقول بس إما حديثي كمان كديت أم حديث ما برا فأكاتوا كالي أما أجل لخويا لا أبو أجل بو تكبر بو خو تكبر إلى كي بجلو برجوانية جري واي كسكلوانية كسكي زور فقيرة بس إما ألين بي ألين أجل أم كسب الراسي ده والله من بوات شو أبو يعني أما مسألة كشونا بعد إنسانية كيا إنسانة كا ليراتي بسر ذي كمان هاتم فصدي خو من بسر بريستا دا يتر بهرشي وازك بي بجلو برج بي بحرشتك بي كواتە بەڕێز دەق وەک خۆی سیر ناکەی لەم حاڵەتە وەکو کەلتورێک سێریەکەی لە ئەناو ئەو کەلتورە ئەم دەقە هاتووە بەڵام ئەتوێ ڕوحی ئەو دەقە وەربگری بۆ نمونە لەم دەقەیە باز لە تەکەبورەکە تۆ نایی دەقەکە وەرگری معناکە وەرەگری کەبریتی کەسەشم لەسەر کرد ینی مەسمێ بە دەقێکی تر ڕاوەم کردەوە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی ترا کە ئەمە ئەگەر بۆ خوێلا بوونەیەکی باشە خۆم لە مەسەلەی ترا با بڵێین بێنە ئەم دیوتر مەسەلەی بەت هەیکەل ڕەسم خۆ هیچ حکمەتێکی تیا باز نەکراوە هەرەڵا حرامە ئێستاش عولەما حەڵاڵیان کردو بەس ئێمە ئەگەر بێتەوە سەر هەندێک قسە و باسکەین ئێمە بەڕاستی با ئێمە تۆزێک
لەگەڵ واقع و تاریخابی گونجێنین ئەو پێکارانی کە طالیبان لە ئەفغان هەمووی کاول کردو لە نایبرد باشە لە حەڵاری ئیسلامی و تاریخی ئیسلامی وجودی نەبووە نەخێر ها کە ئێکی دروست کرا ساڵی 1970 دۆزرایەوە باشە باش دوای ئەوە پێش نەبووە تۆ وەسە پێش ئەوە ڕوخێنرا خۆی حکوومەتێکی نەبوو باشە من پرسیارتە لە تۆکەم من با لە تۆی بکەم ئەم جارە قەبرەکەی نەبی یونس لە مووسڵ باش ئایا ئەم قەبرە چەندێکە عەسری عەباسی هەمووی لە عێراق بووە دەستکاری کراوە ئەم پرسیارەکەی من لە من نییە من ئەڵێم قسەکەی من لەمایانە ئێستا مەسەڵەن زانایان ئەڵێن زۆر لەوەکو یوسف قەرزاوی ئەڵێ ڕەسم پەیکەر حرام نییە بە معنایەک لە معناکەن لە کاتێکە هەموو دەقەکان ئەڵێن حرامە دەقەکانی حەدیثیانی پێتوانێ ئەمە تەفسیرێکی عەقلانیە یا وەرگرتنی بەس مەقاصیدا معناکەی و لابردنی ڕۆح ئێمە دین کە هاتووە لەگەڵ عەقڵا موسایرە ئەکرێ بتپەرستی لە ئەسڵا و چۆن دروست بووە ئەو تەفاسیلە معلومە لە بگاتە ئاستی تەقدیسەوە کە گاشتە ئاستی تەقدیسەوە ئەو کاتەکارەکە حرام بووە ئەگەنا پێش تەقدیسەکە خۆ کێشەیەکی نەبووە لە زمانی پێغەمبەر یونسا باسی دەقەکەم مەبەستەکەم ئێداکۆ دەق چی یاریمە کە باستە پێغەمبەرانەکەی نەمانش دەقن پێغەمبەری خۆمان ئەمەستەخدێک قورئان هاتووە باسی سولەیمان پێغەمبەر ئەکا کە پەیکەر هەبووە کە چی هەبووە ئەومەش دەقە خۆی بۆ خۆی دەق نییە ئەمە ئەو قیسەیە قیسەش هەر دەقە ئەو کاتە پێتوانێت جۆرێک لە تەناقۆز دروستەکەی لە بینی دەقی قورئان و دەقی حەدیث تەناقۆز نابێ یانی ناڵم ئێمە ئەگەر ئێمە دائما ئەحکام تدور حول العلل باش ئایا ئەم عیلەت لەم بابەتانە چی بووە هەر کاتێک عیلەتەکە نەما ئایا ئەو شتە پێویستەکە یاخود پێویست ناکات باشە یعنی کابەتە تۆ ئەتوانیت وەکو من ئێمە چۆن وتم جاری وا هەیە فەرمودەی کە تۆ ئەتوێ ڕاوەیەکی کە ئەزانی عەقڵێتی ئەو کەسانە لە ڕاوەکردنا هێشتاگە نەگەیشتوتە ئاستی پێویست تۆ لەوانەیە ئەو فەرمودە ڕاوە نەکەی بۆی عەقڵەتەکان پێ بگا زەمەنی دەقەکانیش هەروەهایە بۆچی ئێمە قورئانی مەکی و مەدەنیمان هەیە بۆچی قورئان بە یەکجار نەهاتۆتە خوارەوە هەمووی مراعاتەن بۆ عەقڵی خەڵک نەبووە بۆچی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بەس کە قورئان دەقەکان تەواو بوونی تر تۆ چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بە عائیشە ولولا حداثة أهلك بالإسلام لهدمت الكعبة وبنيتها على أصلها الذي بناها إبراهيم يعني كابتن لبيشا في غمر إخوة صلى الله عليه وسلم مراعاة عقل مسلمان كان كردوا ئایا ژیانی ڕۆژانەی پێغەمبەری ئیسلام هەمووی وەکو دەقێکی پیرۆز سیر دەکرێن یا گرنگ ئەو پند و حیکمەتانەیە کە لە کردار و گوتاریدا بۆ موسڵمانان بەجێهێشتووە ئایا هەموو ئەو شتانەی بەناوی فەرموودە لە دوای وفاتی پێغەمبەرەوە کۆکراونەتەوە بێ هیچ گومانێک ڕەفتار و قسەی ئەون و ئەگەر وایە چۆن دەتوانرێت لەگەڵ دەقی یەکەمدا کە قورئانە ڕێک بخرێن لە ئەم سەردەمەدا دایم باسی دووش دەکرێت لەوانەیە زیاتر ئەم قسەیە تازە بێ دین و کەلتور زۆر جارە بیستین بە تایبەتی لە نوێخوازەکانی ئیسلامی کە قسەیە گەکرێ ئەوترێ ئەمە توراسیە یا مەغروسە تۆ پێت وایە دین و کەلتور چ جیاوازیەکیان هەیە یانی لەم بارەوە ڕاستی دین دەتوانین بڵێن و بریتێ لە وەحی دەق بریتێ لە قورئان و فەرمودەی صحیح بەڵام کولتور بریتێ لە تێگەیشتن لە دەق خوێندنەوە بۆ دەق بەرکەوتن لەگەڵ دەقا کە طبعا دەق بریتێ لە وەحی کە دەتوانین بڵێن ڕەگەزێکی ئەبەدی و ئاسمانی هەیە بەڵام کولتور جوهدێکی مرۆییە ما بڵێن معریفەیەکی مرۆییە کە لە ئەنجامی مامەڵەکردن لەگەڵ دەقا بەرهەم هاتووە ئەم دوانە جیاواز با من لێرە بچمە ناو شتێکی تر تۆ بۆچی پێت وایە کە حەدیث کە قەولی ئینسانە دەقە يعني وەکو قورئان حسابیەکەی ئەوە هەر نەزەرێکی توراسی نییە بۆ مەسەلێ هەرگیز قورئان فەرمودە وەکو قورئان نییە فەرمودە تەمان چەند بەشێکە یەکێ لە پێناسەکانی فەرمودە ئەوەیە واز لەوە بێنە چەند بەشە با تەحدیدی کەم قەولێک ئینسان وتوێتی بەڵێ با ئەخە من شەدەمێ هەر ئەوە جواب دەمەوە کە فەرمودە معناکەی لەلایەن خودداوەیە چونکە هەندێک کە پێناسی فەرمودە دەکەن دەڵێن فەرمودە وحیە بەڵام داڕشتنەوەی دەقەکەی لەلایەن محەممەد پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام هەر گەیشتنی وحی ئەو حەدیثە گواستنەوەکەی دەتوانین بڵێن بە مرۆڤەکانە تێپەڕی لە ڕاستە دیتە خۆی ئەوەش بەشێک نێ لە توراس بەڵێ بەشێکە نا فەرمودە بەشێک نێ لە توراس چونکە گەیشتن من حەقم نییە بەسەر فەرمودە ئێستا باس لە فەرمودە خۆی ناکەم بەڵێ
شێوازی گەیشتنی فەرموودە بە بوخاری بەڵێ. بەشێک نیە لە توراس بەشێک نیە لە عقلی ئینسانێک لە خۆی وڵا فلانەس کەسیقە بۆ فلانە کەس ناسیقە بووە ئەو میتۆدانی کە بۆ هەڵسەنگانی فەرمودا دانراوە مەسەلەن کە هەندێکی مەرجە لە سەنەدا لە بۆن من لە کەسەکانە هەبێ ئەوەی کە بوخاری داینە مەسەم کەسا دەبێت مسلمان عقل بێ زابط ئاخر چێژەڵێ ڕاستنی وایە کەوتە ئەگەرەوە بەڵێ کەوتە ئەگەر یانی بێگومان ئێمە کۆمەڵە فەرمودەمان هەیە لەگەڵ ئەوەی ئەم مەرجانەشی تایە ئیتیصالی سەنەدی هەیە مەسەلەن عاقڵە ڕاویەکەی چییە حتى شاز نییە بەس مخالفی قورئانە بەڵام مخالفی بەرژەوەندی ئینسانە مخالفی عقلی ئینسانەوە کە ئەڵێ ڕۆژە چێت کە ئاوا بێت سوژدا ئابا بۆ خۆڵە یعنی ئەم بەشی ئەم ڕۆژەی ئێستا ئێمە ئەخوا کە ئاوا ئەسوڕ کەواتە یعنی مەسەلەی فەرمودا هەیە هەر ڕێواتی بخاری ئەڵێ حەو دەنگ خورما بخوا ئەو ڕۆژە ژارکاری تێ ناکە دەی فەرموو بەڕێزت ئیمانە پێێتی بە بخاری هەر کەسێک با حەو دەنگ بخواتەوە من یەک زاریسیانی گەکەم بە قورجەزام چی لێ باشە خۆی هەڵسەنگاندنی ئەم بابەتانە مامۆستا یعنی ئەگەرەمە وەکوتانەوەکو توراسی سەیری بکەین علمانی علمی حدیثی شلوانی ئیمامی نەوەوی کە باسی فەرمودەکە بە تایبەتی فەرمودەی ئەحاد دەڵێ لا يفيد العلم واليقين يعني چی يعني ئەمە بابەتێک نییە بڕابێتەوە يجب العلم به لا يجب العلم به يجب العمل به عفوا لا يجب العمل به حديث أحد خلاصة أنه أحد أو كاتا الدين سيرك ما وصى أو كاتا بونمونا فرمودي متواتر حتى أجر متواتر يشبه باشا هم راسته للروي ثبوته وقطعيه بلام للروي دلالته قطعيه باشا دلين ام بونمونا فرمودي جناب دامجت بيدا او كاتا شيء شيء هالسنغاني بوبكا او كاتا يدينا داس بزيشكك وايا اجر بزيشكك وطب سلمان دي اما مخالفي طب تو او كاتا للنص درت شو يعني بشري قابيلي بونمونا قران هيك لبا براينو قران قابيلي اونيه دقيقي دسكاري بكري وكو خويا مينيتوا تنانت محمد شحروري شروع عليتي الله داك وكو خويا ميني بس محتواكي قابيلي ليك دانوكي قابيلي تفسيره بالنسبه فرموده استاذ جان اجر لقل طبي ثابته لقل عقلك سليم كثابته لقل امانه بركوتني هبو بنبور توضيحك ليه رداد توانين هالوسيله سبك علامات استفهام توضيحك محمدك پیغمبره بله صلى الله عليه وسلم باش لناو كومالجيكا اجي بيوتري قريش بله ابي بعقلي او قريش قصبك بونو منا كابراي قريشي درجوزي نديو نازانه شي تا باسي درجوزي بوبكا وازر جوزي بوجمر لبرو باسي خرماي بوكا محمدك لقومك اجي او افرتي بوني لخوي بابا افرتي فاحشه انا اسرا لبرو افرتي بون لخوي بابا فاحشه اما بو اصابه من ابيت الدين لم ناحيه راستي طبعا لسرتي قسكانته ودس بكم بيغمان قران كاتي دا ابزي بواقعك بمروفكان دا ابزي وخطابك شروي لوانا باشا يعني يا مدلين قرآن فرمودا بواقعك دابزيوا يعني لسوارشوي شي جغرافي دياري كراوا فرمودا شلون دابزيوا فلما كما وصا وهروها للجغرافيا وميجوي شي دياري كراوا يعني للري واقعي ودبي وابه محمد درودي خويا لسربي بهمان شو تعاملي لقل واقعات كردوا بيقومان نمونه كان بوشدان نمونه بيناونتو كاواني ايبينن بالنسبه او فرمودا كبرز دامجت بدا طبعا فرمودا لبخارياني لمسلماني وابزام ابن ماجه يعني فرمودا او شكل هزار مثلا فرمودا احد موصى يعني حكم قولي لي ورناجيري يا من نقو فرمودا ديان فرمودا تريش معناها يا ما فرمودا معناها لبخاريا وهلا سمع بنبوره برزت بيتو حديث كالتورا تراثه نا حديث تراثنيا بلام قابلي هالسنغاندنو ديسانو بيداتشونوي وعلماني حديث خوانا ما يعني بس بيتواني لسطا نوي الدين لسر حديث احد مزرعه نعم لسطا نوتي دينيه دشاني بلين كمتل لصدا بنجاي بوتي شو لصدا بنجاي دين لسر قرانا لصدا بنجاكي تري لسر حديث واجماع وقياس زور كز العلماء بيانو اصلا قران دوريني او كدوره بين الاحكام وشرائع لعقيدانا لا احكام وشرائع بريتي الحديث حديث ما مصابون منا فرمودي بيغمر ما دوز ورمان هي حتى ابتنانت اجر بنظرك شحروري جوري بقري باش شبريتي الرسالي باش كيتري نبويه يعني اجتهاديه او باش اجتهاديه بون من فتوى ابو اشخاص كسيدي بسياري لك هذا باشترين اجتهاد الله لقل دايك باش با بۆ کەسێکی تر شتێکی تر جوابێتەوە یا مەسەلەی ڕووداوانەی کە لە مەکە ڕوویداوە لە مەدینەی ڕوویداوە باسی تەعبیری خورمایە یا ئەو حەز پێغەمبەر درود و خەلەس ئیجتیهاداتی شخصیە لە سیاسەتیا لە حربیا بۆیە عولەما ئەڵێن ئەو شتانەی کە تایبەت نییە بە تەبلیغەوە
بە دینەوە خودی دینەوە ئەوانە دەکرێت حتا مەسلەی جلوبەرگی پێغەمبەر ئەمانە هیچی وازە تەناندا ڕیژی لەوێ دەرچین بێنە ئەم لاتر ئێمە قولی ئەصحابمان هەیە کە بۆتە ئەدلەی شەرعی بەڵێ تەفاسیر و تاریخ و ئادەش هەمووی بە هەمان شێبوونەتە کەلتور بەڵێ زۆر لە عولەماڵن قولی ئەصحاب بینە فەزلی هەیە بەسەر قولی تابعینە نەخێر لەن ئەدلەی شەرعی لە ئوصولی ئەحکامە بەڵێ ڕاستی مامۆستا ئێمە هەر قسەکەی ئیمامی مالیکەکەی مەبەڵگا كل يؤخذ من قوله ويرد إلا صاحب هذا القبر يعني بس پێغەمبەر قسەی ڕەت ناکرێتەوە قسەی وەرەگیرێ ئەویش ئەگە سابت بوو کە صحیحە ئەجینا هاوڵان قسەیان حجە نییە و بۆیە يعني حتى لەسەر علەما چونکە علەمای فقه سەحابە خۆیان اختلافیان هەبووە لە بینیانە قولی سەحابی نابێ بە حجە ئیلا لەسەر خۆی نەبێت. هەموو ئاینێک لە چرکەساتی یەکەمدا تێکەڵ بە کولتور و زمانی ئەو نەتەوەیە دەبێت کە بۆی دابەزیوە هەر بۆیە دابوونەریت و ئاستی پێشکەوتن و پێداویستیە مادی و ڕۆحیەکانی کۆمەلگا ڕۆڵی هەیە لە شکلگرتنی ئاینەکە ئەمەش دەبێتە بنەمای ئەو دەرەنجامەی کە بڵێن دوجار ئاین دەبێ وەڵامی پێداویستیەکانی کۆمەلگا بداتەوە و ئەو بەرسەوانەی لابێت کە هەموو سەردەمێک لەگەڵ خۆیدا دەیهێنێت.